سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە گەشتکاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی. عزیزان لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەڕێوە بابەتەکانی ئەم بەرنمەیە. لە ئەڵلقەی ئەم هەفتەی بەرنامەکەماندا بینەر و بیسەری بەشێک لە بابەتێک دەبن لەژێر ناونیشانی سەرنجێکی خێرا لەسەر شانۆی ئەزموونگەری کرێکاران لە کەنەدا لە نووسینی بەڕێز عەبدوڵڵا سلێمان ناسراو بە مەشخەڵ. بەو هیوایی ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەی خۆشەویست بێت و فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکە. سەرنجێکی خێرا لەسەر شانۆی ئەزموونگەری کرێکاران لە کەنەدا. نووسینیم بابەتە لەلایەن عەبدوڵڵا سلێمان ناسراو بە مەشخەڵەوەی. سەرەتایەکی کورد لە ڕوانگەی ماتریالیزمی مێژوویەوە. ئەم کۆمەڵگا ئەتوانم بڵێم ئەم کۆمەڵگە مۆدرنەی مرۆڤایەتی سەرتاپە دەرگیری کێشمەکێشم و ململانەی بەردەوامی نێوان چینەکانە. چین و توێژە جیاجیەکانیش لە هەوڵی ئەوەدان زۆرترین کارێک بکەن کە بەرژەوەندیە چینایەتیەکانیان بپارێزن و تای تەرازوی هێز لەم ململانێ بەردەوامە بەلای خۆیان و بەرژەوەندیەکانیاندا بشکێننەوە. وەگاشکرایە لە کۆمەڵگەی نوێی مرۆڤایەتی دوو چینتیایدا مۆری خۆیان بە دیاردە و ڕووداوەکانەوە دەنێن. بە پێی لێکدانەوەی ماتریالیزم بۆ مێژوو و چینە کۆمەڵایەتیەکانی هەر کۆمەڵگەیەک لە دوو چینی دژبەیەک و ڕاوەستا و بەرامبەر بە یەک پێک دێت کە هەر یەک هەڵگری تایبەتمەندی و بەرژەوەندی تایبەت بە خۆیەتی. لە سیستەمی سەرمایەداری چینی باڵا یان سەرمایەداری خاوەن هێز و سپا و زیندان و دام و دەستگا و حیزب و میدیای سەبەلاح و ئەدەب و هونەری خۆیەتی و تەواوی دیاردە و دەرکەوتەکانیش لە ڕەوتی ململانی چینایەتی بەسوود و قازانجی خۆی بەکاردەهێنێت. دەرکەوتەکانی دیاردەگەلی وەکو ئاین و نادادپەروەری کۆمەڵایەتی و بێکاری و ستەم لە ژنان و تادوایی بە ئەندازەی سوود و قازانجیان بۆ سەرمایەداران بەو ئەندازەیەش کۆت و زنجیرن لە دەست کرێکاران و خەڵکی زەحمەتکێشیشدا. چینی کرێکار لەم جەنگە چینایەتیەدا دەست بۆ گەلێ ئامراز دەبات بۆ بەگشتدا چوونەوەی ستەمی بۆژوازی لەوانە شۆڕش و مەنگرتن و خۆپیشاندان و دەرخستنی ناڕزایەتی و لە هەمان کاتیشدا دەست بۆ ئەدەب و هونەری چینایەتی وەک پێویستێکی ئەو خەباتە دەبردرێت. ئەدەب و هونەری کرێکاری بە درێژایی مێژووی خەباتی چینی کرێکار ڕۆڵی گێڕاوە لە جۆشدانی خەبات و بەرچاوڕوونکردنەوەی ئەم چینە بنیادنەرە کە تەواوی ژیانی گۆی زەوی لەسەر ئارەق و ڕەنجی ئەم دامەزراوە. ئەدەب و هونەری کرێکاری وەک بەشێک لە پەنتایی تێکۆشانی چینی کرێکار دژبەستەمی سەرمایەداری ناسنامەی خۆی لە خەبات ناڕزایەتی ئەو چینە بەخۆیەوە وەردەگرێت. پایەکان و بنەماکانی ئەم هونەرە چینایەتیە خۆی لە لێک هەڵپێکرانی هونەر بە شۆڕشی کۆمەڵایەتی چینی کرێکار بنیاد دەنێت. تەمەنی وڵاتی کەنەدا کە گەرچی کەمتر لە 150 ساڵە بەڵام لەگەڵ ئاودانکردنەوەیدا کۆمەڵگەیەکی هاوچەرخ بنیادراوە کللتور و نەریت و زانست و فەرهەنگی لە ئەوروپا بەگشتی و بەریتانیا بە تایبەتی لەو ڕۆژگارەدا برەوی هەبووە. گەیشتونەتە ئەو وڵاتە تازێ. مرۆڤە گواستراوەکان یان ئەوانەی ئارەزومەندانە هاتوون بۆ ئەو وڵاتە خاوەن ئاستێک لە تەوەقع بوون بۆ ژیان کە زۆر لە سەروی تەوەقوعی مرۆڤە نیتیڤەکانی واتە خەڵکاسلەکەی کەنەداوە بوونە. وڵاتی کەنەدا پێچەوانەی وڵاتانی ئاسیا و ئەفریقا و ئەوروپا بەو ڕێڕەوە مێژوێدا تێنەپەڕیوە. واتە بە تونێلی قۆناغەکانی کۆمۆنی سەرەتایی و کۆیلایەتی و دەرەبەگایەتی و سەرمایەداری گوزەری نەکردووە. بەڵکو وڵاتی بەریتانیا بە هەموو توانە مرۆیی و زانستی و سەربازیەکانەوە پایەکانی کۆمەڵگەیەکی کۆلۆنیاڵی مۆدێرنی لەم خاکە دامەزراندووە. هەر لەم ڕێگەیەشەوە کللتور و نەریت و پەرەنسیپە گشتیەکانی کۆمەڵگەی ئەوروپا بە ئاسانی دەگەنە کەنەدا. مرۆڤە نوێیەکانی سەر ئەم زەمینە هەرز و حەز و خولیا و ئارەزوەکانیان لە ڕێگەی ئەدەب و هونەرەوە دەربڕیەوە. لە ڕووی مێژووییەوە چینی کرێکاری کەنەدی گەرچی لە دایکبوونێکی زەحمەتی هەبوو لەگەڵ ئەوەشدا هەر لەگەڵ یەکەمین ڕۆژەکانی دروستبوونی ئەم وڵاتەوە دەست و پەنجەی لەگەڵ نەهامەتی و کرێی کەم و ناتەندروستی هەلومەرجی کار و بیمەی بێکاری و بێمافی کۆمەڵایەتی و بەگشتی لەگەڵ نەزمی ئاستی ڕیفاهی کۆمەڵایەتی نەرم کردووە. ئەم چینە هەوڵی داوە لە 150 ساڵی ڕابردوودا کارکتەری خۆی گەشە پێ بدات و پێ بە پێی ئاڵوگۆڕە سیاسی و ئابوووریەکانی کۆمەڵگەی کەنەدی ئەمیش ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە و
وریاتر بووەتەوە و بەرژەوەندیەکانی خۆیشی زیاتر ناسیوە. لێرەدا نابێت ڕۆڵی دیار و بەرچاوی باوکی بزوتنەوەی چینی کرێکاری کەنەدی دانیال ئۆدۆنیهۆ لە یاد بکەین کە سەرتاپەی ژیانی هەوڵیدا و تێکۆشا لە پێناو ڕێکخستن و بەرژەوەندی چینایەتیەکانی کرێکارە. هەروەها بڵاوبوونەوەی گۆڤاری کرێکاری یان گۆڤاری کار لە ساڵی 1970 ڕۆڵێکی زۆر خێرای گێڕا لە هۆشیارکردنەوەی کرێکارانی کەنەدی. بەڵێ بینەران ناوبڕێکی کورد وەرەگرم و دوایتر درێژە بە بابەتەکەمان دەدەین. بەڵێ بینەران سەرەتای سەدەی 20م بۆ بزوتنەوەی کرێکاری کەنەدی سەرەتای خۆڕێخستن و بەرەو یەکگرتووی چینی کرێکار بوو لە دژی چڵێسی سەرمایەداران. بۆژوازی کەنەدی لە هەوڵی ڕاگررتنی ئەم بارودۆخە ناهەموارە بوو و تێکۆشاوە لەو دۆخە نائینسانیی کاردا زۆرترین قازانج بۆ خۆی دەستەبەر بکات. هەرچەندە بۆژوازی کەنەدی و دام و دەستگاکانی لە هەوڵی ڕێکخستنی کەمپینێکی دژە سندیکادا بوو، بەڵام ئارەزووی کرێکاران بۆ ڕێکخراوە بوون تا دەهات پەرەی دەسەند و بۆیە دەبینین ژمارەی ئەندامانی ڕێکخراوی کۆنگرەی کار و بازرگانی کە ڕێکخراوێکی سربەخۆی کرێکاران بوو لە ساڵی 1902 بۆ 1940 لە 13,000 ئەندامەوە بوو بە 80,000 و ئەم گەشە سەندن و هۆشداریانایە و ئەم ڕێکخراو بوونە دۆخێکی هێنابووە ئاراوەکە خوازیاری ئەدەب هۆنەرێک بوو کە گوزارش بێت لە خەبات و ئامانجی خەباتکارانەیە. شانۆ هۆکارێکی گونجاو بوو کە نووسەرانی کرێکاری هەرزوو دەستیان بۆ برد و هونەرمەندانیش کاریان لەسەر کرد. گەرچی خودی هوەری شانۆ زۆر لە مێژووەوە زووتر هاتوۆتە کەنەداوە، هەروەک مێژوونووسی شانۆی دەیڤد گراندەر لەو باوەڕەدایە کە شانۆی ئەوروپی لەگەڵ بەڕێز هامفەرەی گلیبرد و کۆمپانیایەکی بچووکی یەکتەرەکان لە ساڵی 1583 زاینیدا ڕۆتە زۆر پێشتر هاتوۆتە کەنەدا. پێشتریش بەرهەمهێنانی مارک لێسکاربۆرد و بۆ شانۆی نیپتۆن لە فەڕەنسای نوێ لە 14 تشرینی 1666 و ساموێل دی چەمپلین لە پۆرت ڕۆیاڵ کە ئێستا پێی دەڵێن هەرێمی نۆڤەسکۆشایە یانەیەکی کۆمەڵایەتیان دامەزران کە لە ژێر ناوی مەدالیای بەختەوەری و ئەمەش لە میانەی سیستەمێکەوە بوو کە لێسکاربۆرد سەرگەرمیەکانی خۆی نیشان دەدا کە لەلایەن ئەندامانی دەوڵەتە ژێردەسەکانی فەڕەنساوە نمایش دەکرا و ڕوخساری خۆشیان دەگۆڕی کە وەکو ڕوخساری خەڵکە ڕەسەنەکان و زیندەوەرە ئەفسانەییەکان دەردەکەوتن. سەرەتای ئەم سەدەیە و بە تایبەتی لە دەی سیەکانی سەدەی 20مدا بزوتنەوەی کرێکاری و چەپ لە کەنەدا لە قۆناغێکی پڕ لە گەشە و بەرەو پێشچووندا دەژیا. بزوتنەوەی شانۆی کرێکاران وەک بزوتنەوەیەکی دانەبراو لە چینی کرێکار و ناڕزایەتیە شۆڕژگەڕانەکانی بە پشتیوانی حیزبی کۆمۆنیستی کەنەدا هەنگاوی دەناو ڕۆڵی خۆشی دەگەڕا. ئەدەب و شانۆی چەپ لە دەی سیەکاندا وەکو بزوتنەوەیەکی دانپێدانراو هەمە چەشن بووە و هەڵگەری شوێنێکی ئینسانی یان شوێنێکی ئیستاتیکی دیار و بەرچاو بووە لە مێژووی ئەدەبی نەتەوایەتی لە کەنەدا. ئەنسیکلۆپیدیای شانۆی کەنەدی گەرچی بەوردی لەسەر مێژوو و بزوتنەوەی شانۆی کەنەدی دواوە و وەک سەرچاوەیەکی کادیمیش باوەڕپێکرا و پشتی پێدەبەسرێت کەچی لە ئاماژە و باسکردنی شانۆی کرێکاران لە وڵاتە بێدەنگی هەڵبژاردووە و بچووکترین ئاماژەی بەو هەوڵ و کۆششانە نەکردووە کە هونەرمەندە چەپ و کرێکاریەکان لە بڕگەیەکی زەمەنی و لەناو ڕێڕەوی مێژووی شانۆی کەنەدی ئەنجامیان داوە. بۆیە ئاشکرایە کە چینە باڵەکان لە پێناو بەرژەوەندی خۆیان ئامادەن مێژوو بشێوێنن یانیش هەر وەلای بنێن. بۆیە ئەنسیکلۆپیدیای شانۆی کەنەدی دەکرێت بەوترێت تەنها ئەنسیکلۆپیدیای شانۆی چینی فەرمانڕەوا یان ئەو بزوتنەوە شانۆیەیە کە هیچ مەترسێکی بۆ سەر ژیان و داهاتووی چینی فەرمانڕەوای کەنەدا نەبووە و نییە. بەڵێ بینەران ئێساش باس لە ئەندامە سەرەکیەکانی شانۆی کرێکاران دەکەین. بەڵام جگە لە هەوڵەکانی چینی باڵا بۆ شاردنەوەی ڕاستیەکان و شێواندنی مێژوو هەوڵی تر لە ئارادایەکە دەیەوێت بە پێچەوانەی بیست و خواستی چینی باڵا و دەسەڵاتدار ڕاستیەکان بگەێنێتە خوێنەر و ڕۆی ڕاستەقینەی مێژوو نیشان بدات. لەوانەش دکتۆر کاندیدا ڕیفاکیند پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی وینپینگ و بەوردی ئیشی لەسەر ئەدەب و کللتوری وڵاتی کەنەدا کردو بە تایبەت ئەدەب و کللتوری نێوان هەردوو جەنگی جیهانی.
دەی بیستەکان دەیەی سەرهەڵدان و نشونمای بیری ناسیۆنالیستی و ئابووری و کللتوری بوو لە کەنەدا. ئەوە بوو بۆ یەکەم جار ژمارەیەک ڕەخنەگر دەستیان کرد بە ڕەخنە و شیکردنەوەی ئەدەبی ئەمریکی و بەڕیتانی. بەڵام لە ساڵی 1920 زاینیدا بەدواوە کۆمەڵێک ئەدیب و نووسەر کەوتنە نووسینی بەرهەمی چەپ و کۆمونیستی. باڵی چەپی ئەدەبی مۆدێرنیزمی کەنەدی کە دکتۆر کاندیدا لە کتێبی کۆمونیستەکان و ڕەخنەگران ژن و ئەدەب و چەپ لە دەیسیەکان لە کەنەدا بە وردی بە دووادەچینی بۆ کردووە. دەڵێت ئەدەبی چەپی کەنەدی لەو بڕگە زەمەنیە دوو ئەرکید لەسەرشان بووە کە لەلایەکەوە گزارشتی داهێنەرانە بوو لە سۆسیالیزم و لەلایەکی ترەوە هەڵگێڕانەوەی ئەدەبی ترادیسیۆنی زاڵ بوو. واتە بڵین لە ساڵی 1929 مایکل کۆڵدین و سەری پرۆلیتاریای بە ئاین جوولەکە شان بەشانی هەریەک لە ئیداڕەوە و چۆن هۆرد و لاوسن و چاسپەردیدەر هەوڵی دروستکردنی شانۆی کرێکارانیاندا و ناویان نا شانۆی کرێکاری. بەڵام ئەفسوس ئەم هەوڵە بە ناکامی مایەوە، واتە بە ناکامەڵی مایەوە، نەیتوانی هەنگاوێکی بەرچاو بنێت لە برنە پێشەوەی شانۆی کرێکاران. شانۆ و بزوتنەوەی شانۆی کرێکاران لە ئەنجامی ئەم هەلومەرجە لەبارەی کۆمەڵگەی کەنەدی نەشونەمای کرد و هەنگاوی گەورەی بەرەو پێشەوەنا. مێژونووسانی بزوتنەوەی شانۆی کەنەدی دەستەواژەی بزوتنەوەی شانۆی کرێکاران یان بەو ژمارە لە شانۆی ئەزمونگەری سیاسی باڵی چەپی کەنەدی دەیگوت کە لە دەیسیەکان هاتنە دەرهێنان و نمایشکردن. زۆربەی ئەم شانۆگەریانش با سپۆنسەری یانەکانی هوەری پێشکەوت و خواست و بەدنە تەحریز حیزبی کۆمونیستی کەنەدی و پشتیوانی و حیزبە هاتوونەتە نمایشکردن. لە نێو بزوتنەوەی شانۆی کرێکاران دوو جۆر تێڕوارین دەبینرێت کە یەکێکیان کۆمونیستیە و ئەویتریشیان سۆشیال دیموکرات. یەکێک لە دامەزرێنەرانی شانۆی ئەزمونگەری کرێکاری لە شاری تۆرۆنتۆ لە کەنەدا لە ساڵی 1933 زانی خانمان نووسەر تۆبی گۆردۆن ڕایەن. تۆبی گۆردن نەک هەر بە نووسەرێکی چەپ بەڵکو بە پێشەنگ و دامەزرێنەری شانۆی چەپ دادەنرێت. ئەم خانمە پێشکەوت و خواز بوو و دوای ئۆسکار ڕایەن دەناسرێت کە لە ساڵی 1949 دەبنە هاوسەری یەکتر و تامردنیش بەیەکەوە دەمێننەوە. تۆبی تەنها نووسەرێک کە نووسینەکانی لەم دوایانە لەلایەن ئەرشیفی کتێبخانەی زانکۆی گەڵف وەک تاکە ماتریاڵێک دەربارەی بزوتنەوەی شانۆی کرێکاران لە دەی بیستەکاندا کە تا ئەمڕۆ چنگ کەوتبێ و لەبەر دەستابێت کەڵکی لێوەرگیراوە. تۆبی کۆمەڵێ هەوڵی لە بواری شانۆی کرێکاران هەیە، لەوانە شانۆی چەپ و شانۆی کەنەدا و دەیسیەکان یادەوەری جگەل لە تۆبی گۆردۆن ڕایەن هەندێ ناوی تر هەن کە کاریگەریان لەسەر نەخشاندنی و مێژوە دیارە هەبووە. لەوانە ئالن فایلود، هەرلۆڵ گریفن و جۆزاکن، ڕۆزکاشتان، ئۆسکار ڕایەن. چەند کەسێکی تریژ هەن وەکو ئێدوارد سی سێڵسمیس، فرانک لەف، میلدێڤ گۆڵدنبێرگ و وینو شاستەر، دووەسی لایڤسەی، ئان ماریۆت و ئیرین بەیرد. بەبورن کە ئەگەر ناوەکان وەکو خۆی نەخوێنمەوە. بزوتنەوەی شانۆی کەنەدی بەگشتی و شانۆی ئەزمونگەری کرێکاری لە کەنەدا وەک هەر جێگایەکی تر پیا و نەخشی بەرچاوی زیاتری هەبووە، بەڵام ئەماش بەو مانایە نییە کە ژان ڕۆڵی داهێنەرانەی نەگێڕابێت لەو بوارەدا. بەرچاوگەڕان بەسەر ناو بەرچاوەکانی ئەو سەردەمە ژمارەیەکی نەفرە دەبینن کە ڕۆڵی گرنگ و پێشەنگیان گێڕاوە. دیارە نابێت وابزانین کە بزوتنەوەی شانۆی کرێکاران بەردەوام ڕوو لە سەرهەنگاوی ناوە و نەخێر لە ساڵانی دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم باردۆخی نالەبار لە دژی ئەم بزوتنەوەی هاتە ئارا و لە زۆر لاشەوە دژایەتی دەکرات، تەنانەت شانۆگەریە چەپە تونڕەوەکان قەدەغە کران. دواتر خانمان نووسەر تۆبی ڕایەن تیپێکی شانۆیی تردا دەمەزرێنێت بە ناوی پلەی ئەکتەر کە کاری لەسەر هۆشیارکردنەوەی توێژی گەنج دەکرد لە کۆمەڵگای کەنەدی. ئەم بزوتنەوەی ئیتر بە هەوراز و نشێوی ڕووداوەکانی کۆمەڵگەی کەنەدیدا تێدەپەڕێت و دوجار لەسەر ئەو سەکوێ لەنگەر دەگرێت کە پێی دەڵێن شانۆی کەنەدی. بەڵام نابێت دەوەشمان دەیاد بچێت گەر کە هەر پێشەوەیەکی شانۆی و هەر هەنگاوێکی هوەری لە بەرچەستەکردنەوەی بەرژەوەندی چینایەتیدا لەو سەردەما دش بە شانۆی بۆژوازی و هوەری بۆژوازی بوو. دوجار شانۆی ئەزمونگەری کرێکاری توانی لە دوو ئاستا کاریگەریەکانی خۆی
بە کۆمەڵگەی کەنەدی نیشان بدات. لەلایەک توانی ئاڵوگۆڕێک لە بنەما و پێک هاتەکانی شانۆ بێنێتە ئاریاوە بە تایبەتی لە بوارەکانی شوێن و زمان و جوڵە و میزاج و ڕەمز و ڕەگەزەکانی تر و لەلایەکی دیکەشەوە توانی لە بڕگەیەکی زەمەنی لە مێژووی کرێکاری کەنەدا ڕۆڵێکی بەرچاو و ئاشکرا ببینێت لە بەرجەستەکردنەوەی خەباتی چینایەتی کرێکاران لە دژی سەرمایەداری و لە هەمان کاتیشدا بە ڕۆڵی خۆی کاریگەری هەبێت بەسەر بزوتنەوەی شانۆی کەنەدی. ئەو بزوتنەوەی کە لە بەردەم گەلێ پرسیاری گەورەدایە و هێشتا نەیتوانیوە وەڵامێکی گونجاویان بداتەوە. بو پێشەوە بو خیابان و ڕۆژی ئەوەلیمەیە بو پێشەوە بو خیابان و ڕۆژی ئەوەلیمەیە بەرەو مەیدانی پڕخۆرۆژ بو پێشەوە بەرەو مەیدانی پڕخۆرۆژ بو پێشەوە با بلرزی سر تا پای شربداشلکی دلیشان با بلرزی سر تا پای شربداشلکی دلیشان ورین هەموو ئاڵا بەدەست بە ئەنگاوی پێدەوەرێ ورین هەموو ئاڵا بەدەست بە هەنگاوی پێدەوەرێ مەلەرزە سەوەرێ لە کارگەکان وە دەرکەون دەست و چەکوش بەدەست وەرێ بۆ ئەڵای سوور بە بدرۆشێ سووری گەشێ بۆ ئاڵای سوور بە بدرۆشێ سووری گەشێ بەڵای عزیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی دیدار تا لاڵقەیەکی دیکەی ئەم بەنامەیەدا بەیەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرەتیان دەسپێرم و هیواخوازم کە ئەم بەنامەیەش بەدڵی هەموو لایەکتان بوو بێت.